خۆڵبارینی ئەمساڵ لاواز و مامناوەند دەبێ و لێی مەترسن. چەند ڕۆژێکە شەپۆلێکی خۆڵبارین و ڕەشەبا ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە، لە هەندێک شوێنیش نمەبارانی لەگەڵدایە. ئێوارەی ئۆتۆمبیلەکانمان دەشۆین، بەیانی هەڵەستین، قوڕێکی خەس بەسەریا باریوە و ڕیسەکەمان لێبووەتەوە بەخوری. ئەم بابەتە نیگەرانی کردنی، وتمان ئاوا بڕوات ئەمساڵ تیاچین. بە دوواداچوونمان کرد، پەیوەندیمان با سیروان ساڵح، شارەزای کەشناسی لە گەرمیان کرد. ئەوتی دیارە ئەمساڵ چەند شەپۆلێکی خۆڵبارینمان هەبووە، عادەتەن لە مانگی 5 بۆ 10 هەموو ساڵێکم شەپۆلانە دەبن، بەڵام ئەمساڵ خۆڵبارینەکان خەست نابن و لاواز و مامناوەند دەبن. ئەوەش بۆ دەگەڕێتەوە کە لە بیابانەکانی سعودیا و باشووری سووریا و ڕۆژاوای عێراق بارانێکی پێویست باریوە و خۆڵەکەی مراندووە. بۆیە هەر بەو شێوەیە بەردەوام دەبێت و جێی نیگەرانی نییە و لێشی مەترسن. ئەوەش لە کاتێکدا ئێمە پێشتر ئامارێکمان لە ژینگەی هەولێر وەرگرتووە سەبارەت بە خۆڵبارین لە 6 مانگی یەکەمی ساڵی 2024. لەو ماوەیەدا تەنیا لە ئاسمانی هەولێر زیاتر لە 4800 تۆن خۆڵ باریوە. سەبارەت بە کاریگەری خۆڵبارین لەسەر تەندروستی مرۆڤ قسەمان لەگەڵ دکتۆر هەرێمکەریم پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی لە سلێمانی کرد. ئەوتی بە دڵنیاییەوە خۆڵبارین کاریگەری لەسەر کۆئەندامی هەناسەی مرۆڤ دەبێت، چونکە هەر تاکێک لە ئێمە ڕۆژانە لە هەر خولەکێکدا 14 بۆ 18 جار و لە هەر جارێکیشدا نزیکەی 0.5 لیتر هەناسە هەڵدەمژین و دواتر دەیدەینەوە دەرەوە. ئەو هەناسەیە کە هەڵی ئەمژین لە ڕێگای لووت و بۆریەکانی هەواوە فیلتەرەکرێت، بۆیە کوالەتی ئەو هەوایە کاریگەری لەسەر بۆریەکانی هەوا دەبێت. پێشنیازی بۆ ئەو کەسانە کرد کە نەخۆشیەکانی ڕەبۆ و حەساسیەتیان هەیە لە کاتی خۆڵبارین تا بۆیان دەکرێت نەچنە دەرەوە، دەرگا و پەنجەرەی ماڵەکانیان دابخن. ئەگەریش چوونە دەرەوە حتمما دەمامک بەکار بهێنن، یاخود دەتوانن دەرمانەکانیان لەو کاتانە زیاد بکەن و دەرمانانی بۆیان دانراوە. هەندێک لە نەخۆشەکان جۆرە پەمپێک بەکاردێنن، ئەتوانن ماوەی لێدانی پەمپەکە زیاد بکەن. ئەگەر هەر چارەسەر نەبوون، ئەو کات سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن و بچنە نەخۆشخانە. هیوامان سەلامەتی هەموو لایەک.